راديو دنگی گل دنگی توی هاواتیا سلاوتان لبه هەواڵەکانتان پێشکەشەکەین. دادگای باڵای فدرالی عێراق دەڵێ پەرلەمانی کوردستان لە 100 ئەندام پێکدێ بۆ کورسی پێکاتەکانی شنە دەستووریە. بڕێرەکانی دانیشتنی ئەمڕۆی دادگای فدرالی عێراق لەبارەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو باسی لەو کرد کە 11 کورسی بۆ پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان لە دەستووریە و باسنەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 4 باسنە کەمتر نەبێ. کۆمیسیۆنی عێراقی شوێنی دەسەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەگرێتەوە و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان فرەبازنەی بێ. هاوکات جاسم محەممەد عەبوو سەرۆکی دادگای باڵای فیدرالی عێراق دەڵێت دوکەوتنی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان لە دەستووریە و سەرۆکی دادگاکە لە وەڵامی سکاڵایەکدا لەبارەی دوکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی بوو باسی لەوەش کردووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی و نانەوتی ڕادەستی بەغداکە و حکوومەتی عێراقیش بەبێ قەرز موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابێنکە. ئەندامێکی تیمی کوردستان عێراقی ڕێکخراوی سپیتی ئەمریکی دەڵێ لە ئابی 2015 تاوەکو ئەمڕۆ بەهۆی هێرشی تورکیاوە 152 هاوڵاتی لە هەرێمی کوردستان دەگەنی لەدەستا بۆ گەری ئاماری ڕێکخراوەکە کە کاریان دۆکۆمنتکردنی بردمان و هێرشەکانی تورکیا و ئێران بۆ سەر هەرێمی کوردستان لەو ماوەیەدا 228 هاوڵاتی سیڤیل بریندار بوون و ئەمڕۆ کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستان عێراقی ڕێکخراوی سپیتی ئەمریکی ڕایگەیاند لە ساڵ 1990ەوە بردمانی تورکیا و ئێران نزیکەی 850 هاوڵاتی کوژراون و بریندار بوون کە زۆرینیان بە هێرشی تورکیا بووە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوەکە لە ساڵی 2023 هێزەکانی تورکیا 1548 جار هێرشی بردمانی خاکی هەرێمی کوردستان و نینەوەیان کردووە. کامەران عوسمان دەڵێ 1159 هێرش لە ڕێگەی فڕۆکەی جەنگی و 228 هێرش لە ڕێگەی درۆن، 114 هێرش لە ڕێگەی تۆپباران، 3 هێرش لە ڕێگەی تەقەکردن، 2 جاریش لە ڕێگەی تەقینەوە بووە. بە گوێرەی پارێزگاکان هێرشەکانی ساڵی ڕابردوو بەم شێوەیە بوون. لە پارێزگای هەولێر 475 هێرش، پارێزگای دۆ 517 هێرش، لە پارێزگای سلێمانی 420 هێرش، لە پارێزگای نینەوەش 36 بردومان و هێرش کراوە و بڕیارە مانگی داهاتوو ڕێکخراوەکە ئامانی تەواوی هێرشەکانی تورکیا و ئیران و ژمارەی قوربانەکان بە وردی بخاتە ڕوو. فەرماندەی بەڕێگەی ناوەندی پاراستنی گەلنەپەکە پیرۆزبایی لە سەرجەم و فەرماندە شەرپانانە دەکات کە بەشداریان لە ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەهید دۆغان ڤیاندا کردووە. فەرماندەی ناوەندی پاراستنی گەلنەپەکە لە ڕاگەیەنراوێکدا باسی لەو کردووە لە ئەنجامی ئۆپراسیۆنی شۆڕشگەرانە لەسەر بارگای سوپای تورکیا لە ناوچەی بەرخۆدانی شاخی جوودی لە زا بارگای دوژمن بەتاڵی تێک شکێنرا و دەست بە سەری داگیراوە و ئۆپراسیۆنی شۆڕشگەری شەهید دۆغاڤیان کە بەڕۆحێکی بەرزی هێرشبەران و بە ئازادی چالاکی شارەزای لە تاکتیک و دایانان پراکتیکی پیشەی ئەنجامدرا گورزێکی لە سوپای تورک وەشاندووە و نەپەکە پیرۆزبایی لە هەموو ئەو فەرماندە و شەڕبانانە دەکات کە بە دڵسۆزێکی زۆرەوە بۆ ڕێبەر ئاپۆی هەڵی ئاپۆی بەڕۆحی فیدای ئاپۆیی بە زیرەکی تاکتیکی ئەم ئۆپراسیۆنی شۆڕشگەڕیان ئەنجام داوە و باسی لەوە کردووە کە هێندەی تر هیوا دەخوازین لێ هاتووتر بن لە داهێنان و سەرکەوتنی گەورە بەدەست بێنن. کەجەدەکە بەبوونەی 21 شوبات ڕۆژی گیانی زمانی دایکەوە ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە و دەڵێ دژی سیاسەتی نکۆڵی و پڕکردن پێویستە هەر کوردێک بە زمانی دایک بدوێ. کۆنگرەی جوواکی دیموکراتی کوردستانیان لە ئەوروپا کەجەدەکە بەبوونەی 21 شوبات ڕۆژی گیانی زمانی دایکەوە لە ڕاگەیەنراوێکدا دەڵێ دژی سیاسەتی سەرکوت و پاکتا و قڕکردن پێویستە هەموو کوردێک بە زمانی دایکی بدوێ و دەشڵێ زمان هەبوونی جوواکە. هاوکات زمان هەوێنی سەرەکی زیندوو بوونەوەی نەتەوەکان و دایانان و ئەفراندن و هونەر و چاند و کەرەسەی سەرەکی ئەدەبە.
و ئەوان دەڵێن داگیرکەران بە شازی جۆرا جۆر هەوڵی کۆمەڵکوژی جێسەیی و کللتوریانداوە بەوەی سویانە لە ڕێگەی سیاسەتی نەکۆڵیەوە جوواکێک لەناو بن بۆی پێیسەمان ئەم زمانە بپارێزن و پێشی خانتاوە لە هەمووانی شتەکەن کە بە زمانی دایکی خوان بتوێن. هەر لەبارەی زمانی دایکەوە ڕێبەر ئۆجۆلان دەڵێ ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیانە واتە هەر کۆمەڵگەیەک زمانی بەدەستێنابێ گزارش لە خۆی بکە ئەوە بۆ بەخاوەنی بیان و بەهێزەکەی ژیان و کۆمەڵگە چەند زمانی دایک پەرەپە بدە بەڕادێش ئاستی ژیانی پێشخستووە. ڕێبەر ئۆجۆلان ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیان. ئەمڕۆ ڕۆژی گیانی زمانی دایکە. ڕێبەر ئۆجۆلان لەم بارەیەوە دەڵێت ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیانە، واتە هەر کۆمەڵگایەک زمانی بەدەستهێنابێت و گزارش لە خۆی بکات ئەوە بووە بە خاوەنی بیانوە بەهێزەکەی ژیان. کۆمەڵگا چەندە زمانی دایک پەرە پێ بدات بەو ڕادەیەش ئاستی ژیانی پێشخستووە. ڕێکخراوی کللتوری نەتەوە یەکگرتووەکانی یونسکۆ ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکی وەک ڕۆژی گیانی زمانی دایک زگماکی دەستنیشان کردووە بە گوێرەی پۆڵێنێکی پێگەی ویکیمیدیای گیانی. زمانی کوردی لە زیندوێتی و دەوڵەمەندی و شەو دەستەواژەدا پلەی هەشتەمی لە نێو 162 زمانی زیندوی گیاندا بەدەستهێناوە. لە کاتێکدا تەنها لە 100 ساڵی ڕابردوودا کورد و زمانەکەی لە هەر چوار پارچەی کوردستان قۆناغی خوێناوی بەخۆیەوە بینیوە و دووچاری قەدەغە و هەوڵی توانەوە و جینۆساید هاتووە. هاوکات هەمیشە چەکشی زمانی دەوڵەتە سەردەستەکانی لەسەر بووە و بە زمانێکی کەم و دواکەوت و پێناسە کراوە. ڕێبەر ئۆجۆلان لە پارێزنامەکانیدا لە پەرتووکی پێنجەم بە ناوی دۆزی کورد و ڕێگە چارینەتەوەی دیموکرات پێناسەی زمان دەکات و گرنگیەکەی هەڵدەسەنگێنێت. ڕێبەر ئۆجۆلان وەها پێناسەی زمان دەکات. زمان بە شێوەیەکی تونند و تۆڵ گرێدراوی چەمکی کەلتورە، لە ڕیشەدا توخمێکی سەرەکی بواری کەلتورە، بەواتە بەرتەسکەکەی دەشێت زمان بە خەسڵەتی کەلتوریش پێناسە بکرێت. خودی زمان میراتی کۆمەڵایەتی زهنیەت، ئەخلاق، جوانی، هەست و هزرە کە کۆمەڵگەیەک بەدەستی هێناوە. زمان بوونی زهنی و نازنامەیە کەواتە و هەست درکیان پێکردووە و بە گزارشت و دەربڕین گەیشتووە، چونکە ئاستی پێشکەوتوی زمان ئاستی پێشکەوتوی ژیان، واتە هەر کۆمەڵگایەک زمانی بەدەست هێنابێت و گزارش لە خۆی بکات ئەوە بووە بە خاوەنی بیانوە بەهێزەکەی ژیان. کۆمەڵگا چەندە زمانی دایک پەرە پێ بدات بەو ڕادەیەش ئاستی ژیانی پێشخستووە. هەروەها دەڵێت کۆمەڵگایەک چەندە دووچاری لە دەستدانی زمان هاتبێت و کەوتبێتە ژێر هەژمونگەرایی زمانی دیکەوە بەو ڕادەیە داگیر کراوە و تووشی توانەوە و جینۆساید هاتووە. ئاشکرایە ئەو کۆمەڵگایانی لەو دۆخەدا دەژین لە بوارەکانی زەهنی و ئەخلاق و جوانیەوە ژیانێکی واتاداریان نابێت تا ئەو کاتەی دەتوێنەوە و لەناو دەچن وەک کۆمەڵگەیەکی نەخۆش مەحکومی ژیانێکی تراژیدیانە دەبن. هەروەها بەهادامەزراوەیەکانی ئەو کۆمەڵگایانە دووچاری لە دەستدانی واتە و جوانی و ئەخلاق هاتوون، تەنها وەک کەرەستەیەکی خاوی بەهای داگیرکەران و سەردەستەکانیان بەکاردەهێنرێن و ناتوانن لەم دۆخە ڕابکەن. هەروەها لەبارەی دۆخی کورد و قەدەغە و ئاڵانگاریەکانی بەردەم زمانی کوردی و جینۆساید و هەوڵی قڕکردنی سەرڕاسەریان دەڵێت. کاتێک زمان لە دۆخێکی هاوشێوەی دۆخی کورداندا بێت و کۆمەڵگەیەک لەو ڕەوشەدا بژی، مسوەگەر دووچاری هەژارێکی لە ڕادەبەدەر و دۆخی پارچە پارچەیی دێت. لەم سۆنگەیەوە لە بواری واتە و ئەخلاق و جوانیەوە لە ژیانێکی قێزەون و خیانەتکارانە ڕزگاری نابێت. هەر بە بۆنەی ڕۆژی زمانی دایکەوە راپۆرتێکمان ئامادەیە بە کۆگەویستی دەبین.
ڕۆژی 22 هەموو ساڵێک ڕۆژی گیانی زمانی دایکە و هەموو گەلانی گیان بە چالاکی جۆرە و جۆرە و ڕۆژە بەرز ڕادەگرن. لە جیاندا 6,000 زمان هەن، بەڵام زۆربیان مەترسی لە ناوچوونیان لەسەر و زۆرترین خەڵک قسە بە 100 زمان دەکەن. زمانی کوردیش لە پلەی 59مینی زمانی گیاندایە. ساڵی 1952 ژمارەی قوتابی زانکۆی داکا دژی سیاسەتی یەک زمانی ناڕزایەتیان دەربڕی 11 کەس بەدەستی هێزانەکانی پاکستان کوژران. ساڵی 1956 دەوڵەت بەناچاری دانینا بە زمانی بەنگالیدا. ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوەی گرتوەکان ساڵی 1999 ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکی وەکو ڕۆژی گیانی زمانی دایک ناساندۆ و ئەو ڕۆژەی وەکو بێرهێنانەوەی بۆ قوربانیانی بەنگلادیش بە ڕۆژی زمانی دایک دیاری کرد. ساڵی 2000 بۆ یەکەم جار یادی ئەم ڕۆژە مێژووی گیانی کرایەوە. یونسکۆ هۆکاری هەڵبژاردننی ڕۆژێکی گیانی بۆ زمانی دایک بۆ هاوکاریکردنی فرەچەشنی و فرەڕەنگی زمان و کلتورەکان گەڕاندەوە. بەپێی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی بۆ ڕیزبەندی زمانە گیانەکانیش لە جیاندا 100 زمان زۆرترین خەڵک قسەیان پێ دەکەن. زمانی کوردیش بەپێی ڕیزبەندی ئینسکلۆپیدیای نیشتیمانی سویدی لە ڕیزبەندی 59مین زمانی گیاندایە. زمانی کوردی 5 زاراوەی سەرەکی هەیە، هەر زاراوەیەکیش لە چەند شێوەزارێک پێکاتون کە بەم شێوەیەن. شێوەزارەکانی گۆرانی کە ئەوانیش هەورامی، کەندولی و باجلانی لە خۆ دەگرێت. شێوەزارەکانی زازاکی کە زازاکی سەر و واتە دەرسم، زازاکی ناوەند، ئامەد، زازاکی خوار و ڕۆها لە خۆ دەگرێت. شێوەزارەکانی کورمانجی سەر و سەرحەدی، بادینی، بۆتانی و ڕۆژئاواییە. شێوەزارەکانی کورمانجی خوار و کلهوری، فەیلی، کرماشانیە. شێوەزارەکانی کورمانجی ناوەند، سۆرانی، موکری، سلێمانی، گەرمیانی و ئەردەڵانی لە خۆ دەگرێت. لە عێراق زمانی کوردی دووەم زمانی ڕسمیە و لە باشووری کوردستانیش زمانی ڕسمی حکومەت و خوێندنە. لە سووریا و تورکیا و ئیران زمانی کوردی دانی پێدا نەنراوە، بەڵام کانتۆنەکانی ڕۆژاوی کوردستان زمانی کوردی وەکو زمانێکی ڕسمی بەکاردێنن. لە تورکیا و باکووری کوردستانیش کە نزیکەی 30 ملیۆن کوردەژین، کێشەی کورد لە تورکیا فرەڕەهەندە و لە پاڵ کێشەی ناسنامە، ئەمنی، سیاسی، ئابووری و فەرهەنگی کێشەی قەدەغەکردنی زمانی کوردیش یەکێکە لە کێشە سەرەکیەکان. کوردم خەڵکی کوردستانم زمانی من کوردیە خدان وڵات تەکدێرینم گولچووری من زیندیە. با گۆرەی مادەی 42 دەستوری تورکیا، تورکی زمانی دایکی سەرجەم هاوڵاتیانی تورکیا و بە پشتبەستن بۆ مادەیە بێجگە لە تورکی خوێندن بە هەموو زمانێکی دیکە لە وڵاتە قەدەغەیە. وەی تا دێ ڕێژەی قسەنەکردن بە زمانی کوردی هەڵدەکشێ، هەرچەندە لە باکووری کوردستان چەند کۆمەڵێکی تایبەت بە فێربوونی زمانی کوردی شکراونەتەوە، بەڵام هێشتا نەبوونەتە فریاد ڕەسی ڕزگارکردنی زمانی کوردی لە ناوچوون. لە سیستەمی پەروەردەی ئێرانیشدا دان بە مافی زمانی پەروەردەی پێکاتە نەتۆیەکان نەنراوە. بۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەرکی پاراستن و پەرەپێدانی زمانی دایک کەوتۆتە سەرشانی چالکبانانی خۆبەخش. ئەوان خۆیان دەخەنە بەردەم گوشاری هێزە ئەمنی و سەربازیەکان بە پارەی خۆیان یان هاوکاری خەڵک پێدەویستەکانی خوێندن دەکردن و بە زەحمەتی زۆر شوێن بۆ بەڕێوەبردننی کۆرسەکان دەدۆزنەوە. ساڵ بە ساڵ وشاری کۆمەلگە لەبارەی پێویستی فێربوونی زمانی دایک دەچێتە سەر، بەشێک لە خێزانەکانیش بە تایبەتی لە وەرزی هاویندا منداڵەکانیان دەنێرنە پۆلەکانی فێرکردنی زمانی کوردی. بە گوتەی مامۆستاکانان منداڵان دوای فێربوونی زمانی دایک باوەڕی زیاتریان بە خۆیان و توانەکانیان دەبێت. ئێستا کورد لە هەر چوار پارچەی کوردستان زمانەکانی کەوتۆتە ژێر کاریگەری زمانەکانی فارسی، تورکی، عەرەبی. ئەوەش ئەنجامی دابەشکردنێتی بەسەر چوار وڵاتدا و دەیان و سەدان و شەیبیانی هاتوونەتە ناو ئەو زمانەوە. نوێترین نیشان قسەی گەنج و منداڵانە بە تێکەڵاوی لە نێو وشەی ئینگلیزی و کوردی خەریکە سۆشیال میدیاش کاریگەرێکی نەرێنی گەورە دەخاتە سەر زمانێک کە هەزاران ساڵە شوناسینەتەوەیەک و ئامرازێکی سەرەکی مانەوەیەتی. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جل و بەرگم جیاوازە نیشتیمانم. سەرچاوێکی تایبەت دەڵێ ژمارێکی زۆر پاسەوانی سنوور لە ناوچەی ئامەدی جێگیر کراون و دەڵێ ئەو هەنگاوی بەمبەستی ڕێگریکردن لە هێرش و بردومانەکانی دەوڵەتی تورکە. سەرچاوێکی تایبەت لەبارەی چوونی ژمارێکی زۆر پاسەوانی سنوور بۆ ناوچەی ئامەدی زانیاری ورد بۆ ڕۆژنووس ئاشکرا دەکا و باسی لەوە کردووە لە درنگانێکی شەو ڕابردوو ژمارێکی زۆر لە هێزەکانی سوپای عێراق بەرەو ناوچەکانی ئامەدی لە پارێزگای دهۆک بەڕێکەوتن هەروەها بڵاوپێکردنی و هێزانە بۆ ساندنی لەشکرکێشەکانی دەوڵەتی تورکە بۆ سەرخاکی عێراق و هەرەمدا. ئەمەژێ بۆ شکر هێزەکانی پاسەوانی سنوور سەر بۆ وەزارەتی ناوخۆ بە درێژایی سنوور عێراق و تورکیا جێگیرکراون بە بەسی ڕێگریکردن و دەستێژیانە ئەوە لە کاتێکدا کە دەوڵەتی تورک بەردەوامە لە زیادکردنی بنکە سەربازەکان لە هەرێمی کوردستان و ئەردۆغانیش دەڵێ لە هەرێمی کوردستان ڕێگەوبان دروست دەکەن کە بە سەدان کیلۆمەتر درێژ دەبێتەوە. جێگای ئەمانژەیە جێگیرکردنی و هێزانە لە کاتێکدا کە شێو ڕابردوو بە چڕی بردمانی چەند ناوچەیەکی سنووری دۆکرا بەهۆی دوو پێشمەرگەی خانەنشین
شەهید بوون و یەکێکی دیکەش بەریندارە. سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەوانان نیگەرانی لە بەکارهێنانی ژمارەی دەسەواژە لە ڕوونکردنەوەی وەزارەتی ئاوادانکردنەوەی نیشتەجێکردنی حکوومەتیارە دەردەبرێت. سنتەری میترۆ لە ڕاگەنراوەکەیدا بڵاوی کردێتەوە لە پێیجی فەرمی ڕاگەاندنی وەزارەتی ئاوادانکردنەوەی نیشتەجێکردن ڕوونکردنەوەیەکی بەناوی وەزارەتەکە بۆ ڕایگەشتی بڵاو کردێتەوە کە تایبەتە بە راپۆرتی دەستگایەکی ڕاگەاندن بێ ناوهێنان لەسەر پرۆژەیەکان ئەوەی جێگەی نیگەرانی ئەوانە کە بەبێ ئەوەی هیچ بەڵگەی بخەنە ڕوو دەستگایەکی میدیای تۆمەتبار دەکەن و پیجێکی ببورن بە پیجێکی چڵکاو خۆر و پارە لە بەرپرسان و هەندێک کەس وەردەگرن بۆ ڕیکلامکردن بۆ کارەکانیان و هەندێک تۆمەتی دیکەشیان خستونەتە پاڵێن. سنتەری میترۆ ئاماژەی بۆ کردووە چاوەڕوانین کە فەرمانبەران و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی بەدەستهێنانی زانیاری پەیوەندیان لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن ڕێک بخەن و هیچ بەربەست نەخەنە بەردەم کارەکانیان پەنانە بەنە بەردەم ناوزڕاندن و تۆمەتبەخشینەوە. سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافیای ڕۆژنامەوانان لە کۆتای ڕاگەنراوەکەیدا دەڵێن ئەگەر پەیجی ڕەسمی وەزارەتەکان بڵاوکردنەوەی زانیاری و راپۆرتی بەسوود ڕاستە بۆ ڕایگەشتی جێگەی سەرسوورمان و نیگەرانەیە کە پەنا بۆ تووڕێی و بەخشینەوەی تۆمەت لەبێت. تۆمەت بەخشینەوە ڕێگا ڕاستەکە نیە بەڵکو لە کاتی بوونی کێشە لە نێوان ئەوان و ڕۆژنامەواناندا دەستگاکانی ڕاگەاندن پەنا بۆ دادگاکان برن بۆ ئەمەش پەنابردننی وەزارەت بۆ دادگا ڕێگە ڕاستەکە بوو نەک تۆمەت و